لەگەڵ دەستپێکردنی کۆڕبەندی ئابووری جیهانی لە داڤۆس، ڕێکخراوی ئۆکسفام لە نوێترین راپۆرتیدا پەردەی لەسەر ڕووی ڕاستەقینە و قێزەوەنی سیستمی سەرمایەداری جیهانی هەڵدایەوە. راپۆرتەکە ئاشکرای دەکات کە لە دوای هەڵبژاردنەوەی دۆناڵد ترامپ و گەڕانەوەی بۆ کۆشکی سپی لە کۆتایی 2024 کەڵەکەبوونی سامانی ملیاردێرەکان سێ هێندەی ساڵانی ڕابردوو خێراتر گەشە دەکات. بە پێی داتاکان ساڵی 2025 ساڵێکی زێڕین بۆ نوخبە دەسەڵاتدارە داراییەکان کە تێیدا ژمارەی ملیاردێرەکانی جیهان بۆ یەکەم جار بربەستی 3000 کەسی تێپەڕاند. کۆی گشتی سامانی ئەم گروپە بچووکە گەیشتووەتە 3.8 تریلیۆن دۆلار کە هاو ئاستە لەگەڵ بەرزبوونەوەی لە سەدا 16 تەنیا لە یەک ساڵدا. ئەم ژمارە خەیاڵیانە لە کاتێکدان کە لە ساڵی 2020 سامانی ئەم چینە بە ڕێژەی زیاتر لە سەدا 80 هەڵاوساوە کە دەری دەخات قەیرانە جیهانیەکان تەنیا بۆ هەژاران بووەتە کارەسات و بۆ دەوڵەمەندەکان بووەتە دەرفەتی قازانج. ئیلۆن مەسک وەک سیمبولی ئەم نادات پەروەریە ڕوونە بووەتە یەکەم کەس لە مێژوودا کە سامانەکەی 9 تریلیۆن دۆلار 500 میلیارد دۆلار تێدەپەڕێنێت. شیکاریەکان دەری دەخەن کە مەسک لە هەر چوار چرکەیەکدا ئەوەندە پارە پەیدا دەکات کە مرۆڤێکی ئاسایی دەبێت ساڵێکی تەواو کار بکات بۆ بەدەزێنانی. ئامارەکان دەری دەخەن 12 دەوڵەمەندترین کەسی جیهان سامانەکەیان لە هیچ 4 میلیارد کەس زیاترە کە دەکاتە نیوەی دانیشتوانی زەوی. ئەمە لە کاتێکدایە یەک لە سەرچواری دانیشتوانی جیهان لە بەردەم مەترسی برسێتی و نەبوونی ئاسایشی خۆراک و پەیداکردنی ژەمەخۆراکی ڕۆژانەدان و نزیکەی لە 148 خەڵکی جیهان لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین. ئەمەش بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە گەشەی ئابووری لە سای سیستمی سەرمایەداری زلهێزاندا تەنها ئەفسانەیە کە بۆ دەوڵەمەندکردنی کەمینەیەک لەسەر حسابی زۆرینە. هۆکاری سەرەکی ئەم دۆخەنە هەموارە دەگەڕێتەوە بۆ سیاسەتەکانی دۆناڵد ترامپ و هاوشێوەکانی، ئەویش بە کەمکردنەوەی باج لەسەر کۆمپانیا زەبەلاحەکان، هەڵوەشاندنەوەی یاسا و ڕێساکانی چاودێری و دژایەتیکردنی سەندیکاکان، وای کردووە بازار ببێتە جەنگەڵێک کە تێیدا بەهێزەکان لاوازەکان دەخۆن. حکوومەتەکان لە بری ئەوەی نوێنەری گەلبن بوونەتە پارێزەری بەرژەوەندی سەرمایەدارەکان و ئاسانکاری بۆ قۆرەخکاری دەکەن. مەترسیەکان تەنیا لە بواری ئابووریدا قەتیس نەماوەتەوە، بەڵکو پەلیان کێشاوە بۆ ناو کایی سیاسی. راپۆرتەکە هۆشداری دەدات کە دەسەڵاتی پارە وای کردووە ملیاردێرەکان 4000 جار زیاتر چانسی وەرگرتنی پۆستی سیاسیان هەبێت بەراورد بە هاوڵاتیانی ئاسایی. ئەوان لە ڕێگەی لۆبی و کڕینی میدیا و پارەدارکردنی هەڵمەتەکانەوە بڕیارە سیاسیەکان بە ئاراستەی بەرژەوەندی خۆیان دەشێوێنن. ئەمەش مانای پوکانەوەی دیموکراسی و دروستبوونی هەژاری سیاسیە بۆ زۆرینەی خەڵک. ئەم دۆخە دەرەنجامی هەڵەیان ڕێکەوت نییە، بەڵکو بەرجەستەکردنی سروشتی چاوچنۆکانەی سیستمی سەرمایەداریە کە مرۆڤ وەک کاڵا سەیر دەکات. ئەگەر خەڵکی جیهان و هێزە زیندوەکان بەرەنگاری ئەم شەپۆلە نەبنەوە، ئەوە داهاتووی مرۆڤایەتی لە ژێر پێیەکانی کۆمەڵێک ملیاردێردا دەپلیشێتەوە.